مەبەستمە بزانین کە دۆخی هەرێمی کوردستان و عێراق چۆنە لەگەڵ بازرگانیکردن و بەکارهێنانی مادی هۆشبەردا، چونکە عێراق دەکەوێتە ناو ئەو خەتە جوگرافیەی کە لە ئەفغانستان و پاکستان و ئێرانەوە دەست پێ دەکات بۆ فرۆشتن و ساختکردنەوەی مادە هۆشبەرەکان بۆ وڵاتانی دیکەی ڕۆژهەڵاتی نزیک و وڵاتانی دیکەی ئەوروپا و خۆراوە. مەبەستمە گفتوگوی زیاتر بکەم بەڕێز نەقیب ئەرکان بیبانی لە بەڕێوەبەرایەتی نوێژنی مادە هۆشبەرەکان لە ستۆدیۆ لەگەڵ منە. کاگەرکان زۆر بەخێر بێ و هەروەها میوانێکی دیکەم هەیە بەڕێز حەیدەر قوڕیشی ئەندامی تیمی لیژنەی نیشتیمانی ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان لە ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی عێراق. زۆر بەخێر بێ بەڕێز قوڕیشی، سپاسی ئامادەبوون تەکەم. با سەرەتا کاک ئەرکان لە جەنابەت دەست پێ بکەین بزانم دۆخی هەرێمی کوردستان چۆنە، لە چ ئاستێکداین لەگەڵ بەکارهێنەران و بازرگانیکردن بە مادەی هۆشبەرەوە؟ ئێمە لە ماوەی ساڵی ڕابردوو توانیمان بە شێوەیە کار بکەین دوای ئەوەی کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان جەختی لەوە کردەوە کە پێویستە مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان ڕیشە کێش بکەین، ئێمە بتوانین هەرێمی کوردستان پاک بکەینەوە بە هەموو شێوەیەک لەو مادە هۆشبەرەی کە دەهێنرێتە ناو خاکی هەرێمی کوردستان. هەر بۆیە ئێمەش هەوڵماندا شەو ڕۆژ بە بەردەوامی کارمان دەکرد، بەڵام هەوڵەکانمان یەکجار زیاتر چڕ کردەوە، توانیمان بگەینە دەرئەنجامێکی زۆر باش. توانیمان لە ساڵی ڕابردوو 1070 کەس بە تۆمەتی کڕین و فرۆشتن بە مادەی هۆشبەرەوە دەستگیر بکەین، تەنها ئەوانی کە کاری کڕین و فرۆشتنیان کردووە. و بە شێوەیەکی گشتی لە ساڵی ڕابردوو ئێمە لە شاری هەولێر و دهۆک لە شاری هەولێر دۆک 2482 تۆمەتبارمان دەستگیر کردووە. لەم ڕێژەیە 1070 ئەوانە بوون کە کاری کڕین و فرۆشتنیان بە مادەی هۆشبەرەوە کردووە و هەروەها 1412 کەسیشیان ئەوانە بوون کە مادەی هۆشبەریان بەکارهێناوە. ئەمەش دەرخەری ئەوەیە کەوا ئێمە هەوڵەکانمان بە شێوەیەک چڕ کردوێتەوە، زۆرترین ڕێژەی ئەوانەمان دەستگیر کردووە کە کاری بازرگانی بە مادەی هۆشبەرەوە دەکەن. لەبەر ئەوەی ئێمە نامانەوێت هەرێمی کوردستان ببێت بە شوێنێک یان خود بە ناوەندێک بۆ بڵاوکردنەوەی مادەی هۆشبەر و ویستومانە خاوڵاتیانی هەرێمی کوردستان بە هەموو شێوەیەک بپارێزین لەم ئافاتە. و ئەگەر بێت و بەراوردێکی سیر بکەین لە سەرەتای ئەم ساڵدا لە 1/1/2024 تاوەکو 31 سێی 2024 دەبینین 470 کەس لەسەر بەکارهێنان و بازرگانیکردن بە مادەی هۆشبەرەوە دەستگیر کراون. لەم ڕێژەیە 270 کەسیان ئەوانن کە کاری کڕین و فرۆشتنیان بە مادەی هۆشبەرەوە کردووە. لە هەمان کاتدا ئەگەر سیرێک بکەین دەبینین لە ساڵی ڕابردوو 2432 کیلۆگرام مادەی هۆشبەر دەستی بەسەرداگیر حەبی هۆشبەری کەپتاگۆن دەستی بەسەرداگیراوە و هەروەها 482 کیلۆگرام مادەی هۆشبەری جۆراوجۆر دەستی بەسەرداگیراوە و هەروەها 6232 شیت حەبی پزیشکی هۆشبەر دەستی بەسەرداگیراوە. بەڵام ئەگەر بێت و بەراورد بکەین بەم ساڵ کە لە ماوەی ئەم 3 مانگەیە دەبینی 39 کیلۆگرام مادەی هۆشبەر دەستی بەسەرداگیراوە، لەگەڵ ئەوەی کە ڕێژەیەکی باش لەوانەمان دەستگیر کردووە کە مەبەستیان بووە کاریکردن فرۆشتن بکەن بە مادەی هۆشبەر. ئەمەش دەرخەری ئەوەیە کەوا ئێمە توانیومانە بە تەواوەتی ئەوانی کە کاری کڕین و فرۆشتن بە مادەی هۆشبەرەوە دەکەن یاخود مەبەستیان بۆ هەرێمی کوردستان وەکو ناوەندێک بۆ ترانزیتکردنی مادەی هۆشبەر بەکاربێن، ئەو تۆڕانە دەستگیر بکەین و ئەمەش وای کرد و مادەی هۆشبەر زۆر بە ئەستەم و زۆر بە قورسی دەست بکەوێت لە ئێستادا لە هەرێمی کوردستان ئێمە توانیمانە بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر ڕابگرین. زۆر باشە بەڕێز بیبانی، ئەو ئامارانی باست کرد ژمارەیەکی زۆرن. من دەمەوێت دواتر لێت بپرسم کە ئەوە لە ناوخۆی هەرێمی کوردستان ساغ دەکرێتەوە یان نا، بەس با سەرەتا لەگەڵ بەڕێز قوڕیشی قسە بکەین. زۆر بەخێر بێت بەڕێز قوڕیشی. ینی زۆرێک لە سەرکردەکانی عێراق بۆ نمونە قاسم عەرەجی دەڵێت کە مادەی هۆشبەر وەک تیرۆر مەترسیدارە بۆ عێراق. چی وای کردووە کە هۆشبەر هێندە مەترسی بێت لە عێراق؟ تمام. بسم الله الرحمن الرحیم. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان زۆر سوپاس بۆ کوردستان 24 بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە. سەبارەت بە بابەتی مەترسیداری مادە هۆشبەرەکان دەبێت بزانین کە تیرۆر و مادە هۆشبەرەکان دوو ڕووی یەک دراون، چونکە لە هەر شوێنێک تۆ مادەی هۆشبەرت هەبێت تیرۆرت هەیە، بۆیە پێویستە ئەمە ئەرکێکی نیشتیمانیە کە ڕوبەڕووی مادە ئەم دیاردەیە ببینە و ئەرکی حکوومەتیشە. زۆر باشە. ئێستا دۆخی عێراق چۆنە؟ ئایا بەکارهێنان و بازرگانیکردن بە مادەی هۆشبەر لە عێراق ئەگەر بەراوردێکمان بۆ بکەی زیادی کردووە یان نا لەگەڵ ساڵی ڕابردوو؟
بالتأكيد ماكو أوجه بەدڵنیاییەوە ڕووی هەڵسەنگاندنمان نییە وەکو ژمارەی بەکارهێنان بەڵێ ژمارەی ئەو کەسانە زیادی کردووە کە دەست بەسەر کراون و دەستگیر کراون چونکە ئەمەش نیشانەی ئەوەیە کە بەکارهێنانی مادەکان و بازرگانی پێوەکردن بە گشتی لە عێراق بە شێوەیەکی گشتی زیادی کردووە بۆیە پێویستە لەسەر حکوومەتەکان بەیەکەوە کار بکەن و جددیتر کار بکەن لەسەر ئەم دیاردەیە لە ماوەی ساڵی ڕابردوودا تێبینی ئەوەمان کردووە کە کاری جددی کراوە بۆ ئەوەی ڕوبەڕووی مادە هۆشبەرەکان ببینەوە بە بەراورد بە ساڵانی ڕابردووە بە بەراورد بە حکوومەتەکانیش. زۆر باشە لەگەڵم بمێنەرەوە بەرز قوڕیشی کاک ئەرکان لە هەرێمی کوردستان ئەو ژمارە زۆری کە باست کرد لە مادەی هۆشبەردەستی بەسەردا دەگیرێت لە نێوخۆی هەرێمی کوردستان ساغ دەکرێتەوە یاخود دەگوازرێتەوە بۆ دەرەوە 2432 کیلۆگرام حەبی هۆشبەری جۆری کەپتاگۆن و لێکسس لە هەرێمی کوردستان لە ماوەی ساڵی 2023 دەستی بەسەرداگیرا کە مەبەستیان بۆ خاکی هەرێمی کوردستان وەکو ناوەندێک بۆ ترانزیتکردن بەکاربێن بەڵام ئێمە خۆشبەختانە چاوکراوەی هێزە ئەمنیەکان و دەستگای ئاسایش و بە تایبەت بە ڕێبەرایەتی گشتی هێشتنی مادە هۆشبەرەکان وای کرد کەوا ئێمە بتوانین ڕێگریەکی باش بکەین لەوەی کە نێڵی هەرێمی کوردستان بێت بە ناوەندێک بۆ ترانزیتکردنی مادەی هۆشبەر بۆ وڵاتانی تر بۆ توانیمان ڕێگریەکی زۆر باش بکەین. هەوڵەکانی ئێمە وای کردووە بازرگانانی مادەی هۆشبەر خاکی هەرێمی کوردستان بە تایبەت پارێزگای هەولێر و دهۆک بەکار نهێنن بۆ ترانزیتکردنی مادەی بێهۆشکار. کاگەرکان با پرسیارێک بکەم کە پەیوەندی بە پرسیاری دواترمەوە هەیە ئەویش یەکەم جار دەپرسم کە ئەم مادە هۆشبەرە لە کۆ دێتە نێو هەرێمی کوردستان؟ ئەم مادە هۆشبەرانە بە شێوەیەکی گشتی لە وڵاتانی دراوسێ دێەوە بە تایبەت لە وڵاتی ئێران و لە وڵاتی سووریا دەهێنرێن ناوخاکی هەرێمی کوردستان یان خۆت بۆ ترانزیتکردن بە ناوخاکی هەرێمی کوردستان. خۆی گواستنەوەی مادەی هۆشبەر بە چەند ئاراستەیەکە واتە بە چەند ئاراستەیەک دەگوازرێتەوە مەبەستم لێرە ئەوەیە کە بۆ ترانزیتکردن بە چەند ئاراستەیەک دەگوازرێتەوە ئاراستەکەی بڵین محدد و دیاریکراوە بە یەک ئاراستە بێ نەخێر بە یەک ئاراستە نیە بەڵام ئێمە توانیمانە بە شێوەیە کار بکەین کەوا بازرگانانی مادەی هۆشبەر ئەوانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان دەژین و مەبەستیانە هەرێمی کوردستان وەکو ناوەندێک بۆ ترانزیتکردن بەکاربێن ڕێڕەوی گواستنەوەی مادەی هۆشبەر بگۆڕن و هەرێمی کوردستان بەکار نهێنن. زۆر باشە کەواتە با ئێستا پرسیارەکەی خۆم کەم ئەویش ئەوەیە کە گوتت وڵاتانی دراوسێ باشە لە کاتێکدا کە لە عێراقەوە ینی وەک بەڕێز قوڕیشی باسی کرد بازرگانان زۆر بوون لە ئێران لە تورکیا لە سووریا بە هەمان شێوە ئەم تۆڕە لە بازرگانانی مادەی هۆشبەر بە چڕی دەستیان لەنەوە ئەو کارەدایە ئێوە چۆن لە هەرێمی کوردستان واتان کردووە چیتان کردووە هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان چی بۆ ئەوەی هەرێمی کوردستان نەبێتە بەشێک لەو ترانزیتە؟ ئێمە هەماهنگیەکی زۆر باشمان هەیە لەگەڵ حکوومەتی فیدرالی توانیمانە بە هاوبەشی چەندین ساڵاکی ئەنجام دەین لە دەرەوەی خاکی هەرێمی کوردستان و سەرکەوتوو بوونەوە توانیمانە ئەو بازرگانانەوە ئەو مادە هۆشبەرانەی کە مەبەستیان بۆ ترانزیتی بکەن دەستی بەسەردا بگرین یاخود ئەو بازرگانانەی کە ویستویانە مادەی هۆشبەر بهێنە ناو خاکی هەرێمی کوردستان هەمویان دەستگیر بکەین و ئەو مادە هۆشبەرانەش دەست بەسەردا بگرین. ئێمە زۆر بەوردی زۆر بەچڕی هەوڵەکانمان چڕ کردوەوە زۆر بەوردی کارمان لەسەری کردووە هەر ئەمەش وای کردووە کە هەرێمی کوردستان لە ئێستادا بەکار نهێنرێت بۆ ترانزیتکردنی مادەی هۆشبەر جگە لەمەش لە ئێستادا ئەگەر بێت و بەراورد دەکەین بە چەند ساڵێک بەر لە ئێستا دەبینین بە دەستخستنی مادەی هۆشبەر زۆر ئەستەم بۆ زۆر قورس بووە لە ئێستادا. بڵێ لەبەر ئەوەی ئێمە زۆرترین ڕێژەی ئەوانەی کە کاریکردن فرۆشتن بە مادەی هۆشبەرەوە دەکەن و شادەماری هێنانی مادەی هۆشبەرمان وش کردو زۆرترین ئەوانشمان دەستگیر کردو کە مەبەستیان بووە هەرێمی کوردستان وەک ناوەندێک بۆ ساکنەوەی مادەی هۆشبەر بەکاربێنن. بابزانم لە عێراق چۆنە بەڕێز قوڕیشی ئەگەر گوێت لێیە بێگومان هەرێمی کوردستان دەڵێ ئێمە ئێستا دۆخەکەمان کۆنتڕۆڵ کردووە بە جۆرێک کە هەرێمی کوردستان وەک ترانزیت بەکار نایەت بۆ گواستنەوەی مادەی هۆشبەر. لە عێراق چۆنە و استراتیژی ئێوە چۆنە بۆ ڕوبەڕووبوونەوەی بازرگانانی مادەی هۆشبەر و بەکارهێنەران؟ تمام إن شاء الله تكون پشتیوان بە خۆدا هەرێمی کوردستان بە تەواوی ئەم دیاردەیە بنبڕ دەکات و هەرێمی کوردستان تەواو پاک دەبێتەوە لەم دیاردە و لەم نەخۆشیە. سەبارەت بە استراتیژیش دەبێت ئەوە بزانین کە استراتیژیەتێکی نیشتیمانی هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان و کارتێکەرە عەقڵیەکان بۆ ساڵی 2024 تا ساڵی 2028. ئەم استراتیژیەتە لەلایەن دەستگای ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانیەوە دانراوە و ئێستا لە دووە هەنگاوەکانی تەواوبوونی ئەو استراتیژەدان و بەرز دەکرێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران و
لەوێشەوە بۆ پەرلەمانی عێراق دەنێدرێت بۆ ئەوەی پەسەند بکرێت و بچێتە بواری جێبەجێکردن. بە جێبەجێکردنی ئەو استراتیژە چی دەگۆڕێت؟ بالتأكيد إذا طبقت بەدڵنیاییەوە ئەگەر ئەم استراتیژیەتە پەسەند بکرێ و وەکو خۆی جێبەجێ بکرێ بە وردی بڕگەکانی بستنە بواری جێبەجێکردنەوە ئەوە دەتوانین خۆمان لە کارەساتی مادە هۆشبەرەکان ڕزگار بکەین ئەگەر هیچ نەبێت لە ڕێژەی سەدا 40 بۆ 50 بە تەواوی بنبەر دەبێ و نامێنێت چونکە بابەتی مادە هۆشبەرەکان بابەتێکە شتێکی نوێ نییە شتێکە ماوەی 20 ساڵە کە لە ناوچەکەدا هەیە باند و گروپەکان کار دەکەن زۆر بوونە ئێستا ژمارەیان بە ساڵانی ڕابردوو وەکو گوتم تەنانەت ئێستا بەشەکان لە نێو حکوومەتێک بێ دواییەکەکانیش دەستیان هەبووە ئەمە ڕاستیەکە دەبێت بگۆدرێت بەڵام بە حکوومەتی ئەم ماوەیە حکوومەتی ئێستای بەڕێز محەممەد شیع سوودانی توانیوێتی ڕوبەڕۆی ئەم دیاردێ بێتەوە بە ڕێز وەزیری ناوخۆ عەبدولئەمیر شەممەڕی توانیوێتی کاری زۆر باش بکات و بەرپرسیارەتێکی تەواویان هەڵگرت لە ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان و وەگرتنەبەری ڕێکاری پێویست بۆیە ئێمە تێبینی ئەوە دەکەین کە خەڵکێکی زۆر دەستگیر دەکرێت باندی مادە هۆشبەرەکان ژمارەیان زۆر بووە کە دەستگیر دەکرێن تەنانەت ئێستا بیانیەکانیش تۆڕی بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان دەستگیر دەکرێت بازرگانەکان خەڵکی بیانین واتە خەڵکێکی تێدایە بیانین و عراقینین ئەمە شواتە چییە؟ واتە ئەوەی کە کاری جددی دەست پێ کردووە بۆ ڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان لە نێو عێراق. کەمن یان زۆرن بازرگانە نێودەوڵەتیەکانی مادەی هۆشبەر کە لە عێراق دەستگیر دەکرێن؟ والله كثير ژمارەیان گەلێک زۆرە چونکە ئەو ژمارانە وەزارەتی ناوخۆ ئاشکرای کردوون ڕۆژانە ناو ژمارە ڕادەگەێنێت کە خەڵکو و بازرگانی نێودەوڵەتی دەستگیر کراون خەڵکی بیانیان تێدا وەکو گوتم لە سنوورەکانەوە دێنە نێو عێراق بە تایبەتی لە سنووری ئێران سنووری ڕۆژهەڵاتی عێراق بەدڵنیاییەوە زۆربەی ئەو بازرگانانە لە ئێرانەوە دن چونکە وەکو دەزانن ئێمە سنوورێکی دوور و درێژمان لەگەڵ ئێراندا هەیە چەندین دەواازەی فەرمی و نافەرمیمان لەگەڵ ئێراندا هەیە بە تایبەتی ئەوانەی کە نافەرمین زۆر سەختە کۆنتترۆل بکرێن بۆیە بازرگانێکی بیانی زۆر لەوایەوە دێن. زۆر باشە دەگەڕێمە وڵات ئەگەر کاگەرکان پێم بڵیت کە ینی یاسا بەرکارەکان لە هەرێمی کوردستان و یاسانی کێسەکاریان پێ دەکرێت توانیویانە ببنە هۆکار بۆ ئەوەی کە بازرگانیکردن و بەکارهێنانی مادەی هۆشبەرکان بێتەوە لە ماوەی ساڵی ڕابردوودا ژمارێک باش لەو بازرگانانەیە کە کاری کڕین و فرۆشتیان بە مادەی هۆشبەرەوە کردووە سزای زیندانی تا هەتاییان بەسەردا سەپێنراوە ئەمەش یەکێک بووە لە هۆکارەکان کەوای کردووە ئەوانەی کە کاری کڕین فرۆشت بە مادەی هۆشبەر دەکەون دوور بکەونەوە یان خۆت هەوڵ بدەن کە کاری کڕین فرۆشتن نەکەن بە مادەی هۆشبەر و ئەو ڕێژە زۆرەی کە لە بازرگانان یان خۆت ئەوانەی کە کڕین فرۆشتیان کردووە دەستگیر کراون وای کردووە مادەی هۆشبەر زۆر کەم ببێتەوە و دادگاکان ڕۆڵێکی کاریگەریان هەبووە ئەگەر بێت و سەرنج بدەیت لە ماوەی ساڵی 2023 1415 کەیس لە ماوەی یەک ساڵ تەنها لە پارێزگای هەولێر یەکلایی کراوەتەوە ئەویش بە هەوڵ و جوهدی بەشی لێکۆڵنەوەی یاسا و بەڕێوەبەرایەتەکەمان بەڕێوەبەرایەتی نێشتنی مادە هۆشبەرەکان و هەروها بە هەوڵ و جوهدی دادوەری لێکۆڵینەوەی ئاسایش کە ڕۆڵێکی بەرچاوی هەبووە توانیوێتی لە ماوەی یەک ساڵ 1415 کەیس یەکلایی بکاتەوە ڕەوانەی دادگا تایبەتمەندەکانی بکات س دادگای کەتن بێ یان خود دادگای تاوان بێت. زۆر باشە زۆر سپاستانەکەم سپاسی ئامادەبوونتانەکەم بەڕێز حەیدەر قوڕیشی ڕاوێژکار لە ئاسایشی نیشتیمانی عێراق و بەڕێز ئەرکان بیبانی لە بەڕێنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان زۆر سپاس بۆ ئامادەبوونتان بەخێر بن.